gelmede. Oraya spede baş. Oraya da bir agehi zanyariyen rojel cemhavet çine. بەڵێ بەیانی ئێوەش باش ئەمڕۆ لە هەڵەبجە تاکو ئێستا هیچ خۆپشاندان و گرتبوونەوەیەک لە هەڵەبجە ساز نەدراوە کە لە ڕۆژانی ڕابردوودا لەم شوێنەی کە منی لێیە خۆپشاندان و گرتبوونەوە ساز دەدرا لەلایەن چین و توێژە جیاوازەکانی هەڵەبجەوە و لە ئێستادا هیچ دابوو دەستگایەکی حکوومەت لە سنووری پارێزگای هەڵەبجە دەوامی تێدا ناکرێ واتە کارمەندەکانیان دەرگای فەرمانگە حکوومیەکانیان داخستووە دەوامی کارمەندەکان ڕاگیراوە و ئیشوکاری هاوڵاتیان لە هیچ دابوو دەستگایەکی حکوومەتە بەڕێ ناکرێ و لەگەڵەوەشدا هێزە ئەمنیەکان لە حاڵەتی ئامادەباشیدان بۆ هەر ڕوبەڕووبوونەوەیەک یاخود لە کاتی ئەنجامدانی هەر خۆپشاندانێکدا بە تایبەتی لە سنووری ئەو گەڕەکەی کە لقی 12 پارتی دموکراتی کوردستانی لێیە ئەم شەو تا درەنگانێکی شەو ئەو ڕێگانەی کە دەچنەوە سەر لقی 12 پارتی دموکراتی کوردستان لە هەڵەبجە لەلایەن هێزەکانی ئاسایشەوە ڕێگری لە هاوڵاتیان دەکرا کە بەو گەڕەکانەدا بڕۆن و ڕێگە نەدەدرا ئۆتۆمبیل بەو ناوچەیان دابڕۆ تاکو ئێستا ڕەوشی هەڵەبجە ئارامە بەڵام هێزە ئەمنیەکان لە حاڵەتی ئامادەباشیدا و لەگەڵشدا لە قەزای سەی سادە مزید فيال سر سي صادق باغمن چه زانیاری جمهورنا روش السي صادق یا چواب ئاواکی گشتی بەڵێ لە نزیکەی کاتژمێر حوتی سەر لە ئێوارە لیژنەی ناوچەی پارتی دموکراتی کوردستان لە قەزای سەی سادق بارەگاکەی خۆیانیان چۆڵ کرد لە ئێستادا هیچ ئەندام و کادیرێکی پارتی دموکراتی کوردستان لە نێو بینای بارەگەکەیان لە سەی سادق بوونی نییە بارەگەکان داوەتە هێزەکانی ئاسایش و پۆلیس لە سنوورەکە کە هێزەکانی ئاسایشی قەزای سەی سادق بارەگەکەیان دەپارێزن و تاکو ئێستاش بە گوێرەی زانێرەکان هیچ خۆپشاندانێک لە سنووری قەزای سەی سادقدا ئەنجام نەدراوە بەڵام ئەوەی کە هەندێک لە هاوڵاتیان و تویانە بەوتەی هەندێک لە هاوڵاتی و بەوتەی هەندێک لە خۆپشاندانەکانی دوێنێ پێدەچێت ئەمڕۆژ خۆپشاندان ساز بگرێت بەڵام نازانرێت چۆنە و لەکوێوە دەست پێ دەکات وەڵام لەگەڵ ئەوەشدا ئەگەر بینەوە سەر هەڵەبجە وا بڕیارە کاتژمێرنەوە نوێنەری لایەنە سیاسیەکانی هەڵەبجە و لەگەڵ پارێزگار و جێگرەکانی سەردانی لقی 12 پارتی دموکراتی کوردستان بکەن و لەگەڵ ئەوەشدا مامۆستایانی ئاینی لەگەڵ هەندێک لە چین و توێژەکان پشتێنەیەکی مەدەنیان لە نێوان لە سنووری لقی 12 پارتی دموکراتی کوردستانە دروست کردووە بۆ ئەوەی لە کاتی هەر حاڵەتێکی خۆپشاندان و ڕووکردنە بارەگای لقی 12 پارتی دموکراتی کوردستان لەلایەن خۆپشاندارانەوە ئەوان ببنە پشتێنەیەکی مەدەنی لە نێوان خۆپشاندەر و لقی 12 پارتی دموکراتی کوردستان و تاکو ئێستاش مامۆستایانی ئاینی و چالاگوانان و هەندێک لە ئەو کەسانەی کە لە هەڵەبجەدا وەکو پیاماقوڵ و پیاوی ناوداری هەڵەبجە دەردەکەون ڕێگرن لەوەی کە خۆپشاندان بە هاوشێوەی شار و شارۆچکەکانی تر ساز بدرێ و بەرەو لقی 12 پارتی دموکراتی کوردستان خۆپشاندان بکرێ تاکو ئێستا خۆپشاندانەکان لە هەڵەبجە هەرچەندە وا بڕیارە چەند خولەکێک دواتر لێرە خۆپشاندانێکی هێمنانە گرتبوونەوەیکی هێمنانە بەڕێوە بچێت خۆپشاندانەکان لە هەڵەبجە تاکو ئێستا بە ئارامی بەڕێوە چێت و هیچ حاڵەتێکی تونوتیژی لێ نەکەوتێتەوە بەڵێ سپاس بۆ پێم لەرمە وریە ئەحمەد کەریم کوژ هەڵەبجە گەلمەدەبی بۆ ئەگە هێن زیاتر سەوارە